وردە لە هەرێمی کوردستان ئەوەی تایبەتە بە تەوەری یەکەم لە ماوەی ڕابردوودا وەفدی حکوومەتی عێراقی و سەرۆکایەتی مستەفا کاظمی سەردانی هەرێمی کوردستانی کرد گەنگەشەما لەسەر و بابەتە کرد و گفتوگویەکی چڕ کرا لە بەرنامەی گەرماوگەرما لەسەر هۆکارەکانی پشتی هاتنی مستەفا کاظمی بۆ هەرێمی کوردستانەوەی ئەمڕۆ گفتوگوی لەسەرەکەین لە دوای ئەم هەموو سەردان و هاتوچۆی نێوان وەفدی هەردوو لا بۆ لای یەکتر کە ئێستا حالیەن کە گفتوگۆکەم بۆ ئێوە وەفدێکی دارایی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لە بەغدان بۆ قسەکردن لەسەر پرۆژە یاسای 2020 و 2021 و پرۆژە یاساکانی دیکەی ساڵانی داهاتوو کە بڕیار وایە بەغدا پرۆژە پێشنیاری 3 ساڵە ئامادە بکە پلانی 3 ساڵی ئابووری ئامادە بکە. بەڕێزان دەپرسین لە دوای سەردانەکان لە دوای یەکتربینینەکان لە دوای باوەشەکان لە دوای گفتوگۆکان لە هەرێمی کوردستان لە نێوان بەرپرسانی سیاسی و حکومی نێوان هەولێر و بەغدا پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی حکوومەتی فیدراڵ لە بەغدا لە چه ئاستێکدان دەپرسین هەموو ئەو دۆستایەتی و پێکەنین و شعر خوێندنەوەی بۆ یەکتری گەیشتۆتە ئەوەی کە ئەم دوو ناوەندە ئەم دوو حکوومەتە لە چوارچەوەی عێراقی فیدراڵدا نزیک بن لە ڕێکەوتن ڕۆژێک بێت لەم شاشەی گەلی کوردستانە و میدیاکانی هەرێمی کوردستانەوە زەنگی پێکەوە ژیان و ڕێکەوتنی ئاشتی و پێکەوە کارکردنی ئەم دوو حکوومەتە و کۆتایی هێنان بە سگ هەڵوشین و موچە بڕین و پاشەکەوتکردن و دواکەوتنی موچە بێ لە هەرێمی کوردستان کۆتایی بە نەهامەتەکانی ناوچە دابڕێنراوەکان بێ کۆتایی بە ئەوە بێ کە خاچی هەرێمی کوردستان لەلایەن خەڵکی ترەوە بەڕێوە ببرێ کۆتایی بە ئەوە بێ باز لە هەماهەنگی و هاوکاری ئەمنی نێوان بەغدا و هەولێر بکرێ ئەبێ ئەو ڕۆژە بێ کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان شانازی بە عێراقی بوونی خۆیانەوە بکەن و ئەو ڕۆژە بێ کە هاوڵاتیانی ناوەڕاست و باشووری عێراق شانازی بە هەرێمی کوردستانەوە بکەن ئەبێ ئەو ڕۆژە بێ کە هەرێمی کوردستان بگا بەو بڕوایی کە ژیان لە چوارچەوەی عێراقی فیدراڵدا ئەو ژیانەیە کە شایستەیە بە تاکی کوردی لە دوای خەباتێکی دوور و درێژ لە خەباتی ڕزگاری و شەهید و خوێنڕشتنی گەنجەکانی ئەم هەرێمی کوردستان و ڕۆڵەکانی ئەم کوردستانە لە پێناو ئازادی و دیموکراسیدا ئەمانە پرسیارگەلێکن کە وامان لێ دەکەن بپرسین پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا ڕوونە و ئامانجدارە و دەگا بە ئەنجام یان کات کوشتن و بە فیڕۆدانی کاتە بۆ گفتوگۆکردن و هەردوو لایەن بۆ ئەوە دەگەڕێن کە دەرفەتێکیان دەست بکەوێ هێزیان بەرامبەر بەوی تر زیاتر بێت و پارسەنگی ڕووداوەکان بەلای خۆیاندا ڕابکێشن گفتوگۆکەین لەسەر پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بە میوانداری عەتا عەبدوڵڵا کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمانەوە چاودێری سیاسی کاک عەتا بەخێر بی. کاک عەتا قسەت چییە لەسەر پێشەکەم پێ دوای ڕۆژێک بێ یعنی ئیتر کۆتایی بەم قسانە بێ من و تۆ و دەیان چاودێر و ڕۆژنامەنووس و میدیاکار و چاودێری سیاسی و چوزانم پەرلەمانتار و بەرپرسی حکومی بین بڵین هەولێر و بەغدان نزیکن لە ڕێکەوتن هەولێر و بەغدان ڕێ دەکەون مەرجەکانیان بۆ یەکتری ئاشکراکەن هەولێر ئەمە پێشنیارەتی و بەغدا ئەو پێشنیارەتی یعنی ئاسۆیەک هەیە بۆ ئایندەیەکی نزیک بڵین تەواو. زۆر سپاس کاگارام سڵاو لە جەنابتان و ئێوارەی بینەران باش من پێم خۆشە هەرچەند یەک دوو ڕۆژێک بەسەر دامەزرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان وەکو یەکەمین شاشەی میدیای کوردی بەسەر چووە بەڵام پێم خۆشە پیرۆزبایی گەرم بکەم وام وایە ئەو شاشەی هەروە بە سەنگینی و هاوسەنگ بێت لە گواستنەوەی هەواڵ و زانیاریەکان بۆ بەدڵنیاییەوە ئەوەی کە ئێستا هەیە تا ئێستاش تا ئەم لەحزەی جەنابەت ئەوە پێشەکێکی زۆر جوان و دەست خۆش بێ بەڵام بەڕاستی ئەوە هیوایەکی دوورە ئەوە ڕەنگە زۆر دڵخۆشکەر نەبێ ئەو شانۆی کە ئێستا ئەیبینین و تێپەڕێ لە عێراق و ئەگوزەرێ تا ئێستاش تا ئەم لەحزەیە نە عێراق وڵاتێکە مای شانازی پێکردنەوە نە کازمی و هەر کەسێکی تریش شایانی کردنش بۆ بردنن بەداخەوە بەڵام ئەوەی کە هەیە هەرێمی کوردستان نمونەیەکی جوانی پیشان نەدا کە خەڵکی ئێمە بەو ڕادەی کە ئەوەی کە هەبوو کە زۆر لە سوسیال میدیا بە حقیقەت لەسەر ئەو هاتنی کازمی بە جۆرێک لە جۆرەکان ئاماژەی پێدرا کە بۆ هەندێک ڕەنگە مای نیگەرانی بێ بۆ هەندێکیش بۆ خۆی مای خۆشحاڵی بووە کازمی ئەوەی کە هەبوو لەسەر سەردانەکەی
من پێم وایە بخۆی لایانی باشەشی هەبووە وەکو هەرێمی کوردستان کە سەردانی کردووە هەندێک گفتوگۆ و ڕاگۆڕینەوە هەبووە بەڵام ئەوەی کە هەبووە بۆ خۆی زیاتر لە ساڵحی خۆی بەکاری هێناەوەی لە بەرامبەر شیعەکان و لە بەرامبەر تەواوی شارعی عێراقی بڵێ ئەوەی کە لە سنوورەکانی و دەواازە سنوورەکانی باشوور و ناوەڕاست کردم لە کوردستانیش کردم ئەمە بۆ ئەو شتێکی باشە و خۆ ئامادەکردنە بۆ داهاتوو ئەگەر بەنیازی خۆ هەڵبژاردن و دروستکردنی لیست بێ ئەوە ڕەنگە سوودێکی باشی لێ ببینێ. نەخێر لە عێراق بەداخەوە ئەوەی کە هەیە وەکو جەناب لە پێشێکی کە ئاماژەت پێدا تا ئێستاش نەهرێمی کوردستان بەجددی ڕەنگە بێوێ هەموو ئەوانی کە عێراق داوایەکە تەسلیمی ئەو ئیرادەیە بێت و نە عێراقیش ئەوێت بە تەواوەتی بێتە پێشەوە لە هەرێمی کوردستان و لەسەر هەموو ئەو خاڵ و بەندانە ڕێکەوتن بکات کە لەگەڵ هەرێمی کوردستان لە چەند دانیشتنی ڕابردوو پێم وایە گەر دەقیق بم ئەمە نوێم یا دێم دانیشتنی هەرێمی کوردستانە و سەردانی شاندی وەفتی هەرێمی کوردستانە بۆ بەغدا بەمی کە لە ڕوویداراییشەوە تقریبان هەر هەمان شاندی پێشووتر نەبێت بەڵام هەمان مەهامیان هەیە ئەوەندە وەفت چۆ بەڵێ ئەوەندە جارە چوون ئەوەندە جارە دانیشتون لە هەموو جارەکان ئەڵێن خاڵی باش توێژی لەسەرکراوە بەرەو پێش چوونە بووە بەڵام تا ئەساوی کە ئایبینین نەگەیشتۆتە ڕێکەوتن و کازمیش من پێم وایە لەبەرەوەی دەوڵەتی عێراق زۆر جارمانوتۆ دەوڵەتێکی تەواو موسساتی نییە و کازمیش کەسێکی شیعەیە و ئەوەندەی کاریگەری حیزبەکان وەکت لە سیاسەکانی شیعی لەسرە ڕەنگە ئەوەندە نتوانێت لە مەجای ئیداری و حکمڕانی خۆیدا ئەسپی خۆی تاو باشکاک هەتا یەک شت زۆر گرنگە چ بەرپرسانی هەرێمی کوردستان چ بەرپرسانی بەغدا هەمیشە دەڵێن یعنی بەپێی دەستور و بەپێی مادەکانی دەستور و دەستور حەکەم و سەنگی مەحەکە دەستور بڕیاردەرە لە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا بەڵام لە دوای ساڵی 2005 و لە دوایەوەی کە دەستورکی گەلپەسەند لە عێراقدا هەیە یعنی لە هەندێک خاڵی جەوهەری جوانکاریانە بێ دەستور بەکار نەهاتووە یان بەکار نایەت سڕی ئەمە لەکوێیە هەمومان پەنابینە بەردوو دەستور و بەکاریشی نایانی خۆی شتێکی زۆر جوانە دەستور ڕاستە بۆ بەڕێوەبردننی وڵات شتێکی گرنگە بەڵام کەلیمەی قورئانیش نییە دەستور بەڕاستی ئەوەی کە هەیە نەهرێمی کوردستان ڕەنگە وەکو پێویست پابندی بێ ئەوەی کە گلەی لەسەر هەرێمی کوردستان هەیە لە بابەتی نەوت و گاز و فرۆشتنی و وەدەرهێنان و ئەو شتانەی ئەمە بۆ خۆی ڕەنگە مناقەشەی زۆر هەڵگرێ بەپێی مادە دەستوریەکەی کە هەیە ئەڵێ سامانی سروشتی سەرزەوی و ژێرزەوی هەموو گەلانی عراقن بەڵام ئەم مادە دەستوریە تەرجەمە نەکراوە بە یاسایەک کە ئەو تەنزیمی علاقی بینی هەرێم و بەغدا لە چوارچەوەی یاسایەکە ڕێک بخاو کە هەرێمی کوردستان چی بکە و عراق دەسەڵاتی چی هەیە بەسەریەوە ئەمە بۆ خۆی لەلایەکی تر ئەوەی کە ئەیبینین بەداخەوە ئەگەر دەستور وەکو خۆی جێبەجێ بکرایە بە پێش ساڵی 2007 مادەی 140 جێبەجێ بکرا ئەوەی کە ئێستا ئەیبینین جێگەی نیگەرانی و داخێکی قوڵە بۆ ئێمە وەکو گەلی کورد لە داقوق و خانەقین و سەرگەڕان و ناوچانە ئەیبینین تعریب لە جاران ڕەنگە بڵم زیاتر و بە تەشدیدتر ئێستا بەردەوامە و کاتێک کە تۆ ئەبینی جەیشی عراقی یان دەسەڵات و فەرمانگە ئیداریەکانی سنوورەکانی سەرگەڕان و تقریبان بڵێم داقوق و هەموو ئەو ناوچانە بە شێوەیەکی منەظەم پشگیری لەوە هاتنەوەی ئەو خەڵکە ئەکەن و نیشتەجێیانەکەن و کوردجارێکی تر بەداخەوە یان شەید ئەکرێت لە ناوچەکانی خانەقین و ئەو جەلەولا ئەو ناوانە یان ئەبێ ڕاکە و شوێنەکەی خۆی بەجێ بێڵیان ئەوەی کەماوە لە ژیانی خۆی ئەمین نییە بۆیە نەخێر دەستور ڕەنگە هەموو جارێک بەکار هاتبێ ئێمە ئەمە کە گەلی کورد داوای ئەکا ئەگەر جێبەجێ بکرێت لە پێش عراق لە ساڵحی کووردە بەڵام لە دیسانەوە لە بەرژەوەندی عراقیشە بۆ خۆی عراقیش ئەگەر هەرێمی کوردستان بڕیارە لە چوارچەوەی عراقی فیدراڵە هەرێمێک بێ و لە سنووری جوگرافی عراقدا ئەو وڵاتەیە جێگەی بوو بێتوانێت کەواتە لە ساڵحی عراقیشە کە کێشە و ململانێ نەبێت لەو سنوور جوگرافیکە سیادەی عراقی تیا پارێزراوە بێ بۆیە نەخێر دەستوری عراق بەداخەوە کە لە زیاتر لە 1970 گەلانی عراق دەنگیان پێدا بەڵام نەک جێبەجێ نەکراوە مادەیەکە بەدەست هەر لایەکیانەوانەیە ئەوەی کە پێویست بێ لە بەرژەوەندی خۆیان بەکاری هێن و بەداخەوە گەلی کوردیش من وای بۆ ئەچم تا ئێستا زەرمەندی یەکەمە چونکە ناوچەیەکی زۆری بەرفراوانی خاچی هەرێمی کوردستان کە مێژوو سەلماندوێتی ئەمانە خاچی کوردستان و زۆرینەی دانیشتوانی کوردستانن بە ئێستاشەوە دوایەوە متعریبە لە دەستی خۆی نییە ئەمە دەستور غەدێکی گەورەی لە هەرێمی کوردستان کردووە ڕەنگە ئێمە ئەمە نامانێت ببینە محامی حکومەتی هەرێمی کوردستان بەڵام لە نتیجە کوردین بەڕاستی ئەمە بۆ نەتەوەکەی خۆمانمان زیاتر ئێشێ بەڵام حکومەتی هەرێمی کوردستانیش بحقیقت مقصرة وكم ترخمة وأندى باغنية يعني بالراستي بلين
لە بەرامبەر عێراقدا هەموو تاوانەکان بدەین سەر عێراق بەڵێ بەیەکەوە دەتوانن بیکەن ئەگەر خراپەش بێ هەر بەیەکەوە بەدڵنیایکەن ناتوان هەردوو لە زۆر ینی هەردوو خۆی بە باش بزانێ و باشەش ڕوونەیە و هەردوو خۆی بە خراپش بزانێ و خراپ ڕوونیان نابێ باشە دەرچە چییە کاک عەتا ینی ئێستا ڕەنگە پرسیاری ئەوە بکرێت دەیان جار لەم جۆرە مناقەشەیەکرێ سەدان جار لەم جۆرە دیبەیت ڕێکەخرێ هەزاران جار لەسەر ئاستی باڵا و سەرکردایەتیەکان و کەسانی یەکەمی حیزبەکان دانیشتنەکرێ و قسە لەسەرم بابەتانە ڕەنگە بکرێەوە دڵنیام کەسایەتی یەکەمی حیزبەکان و هێز و لایەنە سیاسیەکانی چ عێراق چه هەرێمی کوردستان باشتر لە ئێمە ناوڕۆکی گرفتەکان دەزانن و دەبینن بۆ ناگەینە ئەنجام گرفتەکە لەکوێیە نەمانزانیەوە دەگار دروستەکە بدۆزینەوە چوەک هەرێم چوەک بەغدا یان هەستەکەی دەستانێکی شەڕەنگێز هەند لەم خاکەیە لەم وڵاتەیە کە یعنی ڕۆژێک ئارامی و ڕۆژێک پشووی هاوڵاتی زەرەری لێیە کاگەرم یعنی فعلا ئێمە بێ باز لە چارەسەر بکەین یعنی باسەر لە ئەوە نەکەین کە حکوومەتی هەرێم تا چەند تاوانبارە حکوومەتی عێراق تا چەند تاوانبارە ئەوەی کە هەبوو ئێمە تا پێش ساڵی 2014 هەرێمی کوردستان تقریبن لە ڕووی بژێوی خەڵکەوە تا ڕادەیەک ژیانی باش بوو لە 2014ەوە بەڕاستی بە منەزەمی خەڵک برسی کراوە و قوتی خەڵک بڕاوە و ئیتر من پێم وایە ئەو دەستەواژە کوردیە ئەو پەندە کوردیە زۆر تەواوە کە ئاڵێ نەبوونی و ناومێدی سەرت پێکا بە ماڵی دوژمنە من تەسەوڕەکەم ئەوەی کە ئێستا کوردێک گەر هاوسۆزی بۆ عێراقیان بۆ ئەشخاصی عراقی هەبێ ئەمەیە و ئەگەر تۆ لە ڕووی اقتصادەوە گرفتن نەبێ و برسی نەبێ خەڵک من دڵنیام حکومت بۆ وەلای خەڵک وەلای بۆ حکومەتەکەی خۆی زیاترە بێ لە هەر کەسێکی تر بەڵام ئەمەی کە هەیە ئێستا چی چارەسەرە وەکو باسمان کرد حکومەتی عێراق مادام حکومەتێکی تەواو موسساتی نییە و ڕەنگە بڵێن بە حکومەتی هەرێمیشەوە بەڕاستی کەواتە پێم وایە ئەبێت دانیشتن حیزبە سیاسیەکان و کتلە سیاسیەکان و نوێنەرانی کورد لە بەغدا لەگەڵ ئەحزابی سیاسی دوجار ئەو حکومەتانی کە پێکیش دێن لە بەغدا و لە هەرێمی کوردستان نوێنەری ئەو ئەحزابانن پێم وایە ئەبێ بکەونە دانیشتن لەگەڵ حیزبە سیاسیەکان و جایانی لە ساڵانی ڕابردووش یان ئێمە زۆر جارەوەمان بینیوە لە ڕەحمەتی جەنابی مام جەلال و یان کاک مەسعود پێشتر لە سەرۆکایەتی هەرێم و پێشتریش دانیشتن لەگەڵ قوتبەکانی ئەم وڵاتە کراوە لەگەڵ کەسە دیارەکان و کاریزمەکانی عێراق کراوە لە پێشە ڕێگە خۆشکەریەک زمینەیەک خۆش کراوە و ساز کراوە بۆ ئەوی ئەنجا ئەم ئیتیفاقانە لە ناو پەرلەمان و بێ لە حکومەت بوو بێ گەیشتدەستبەرین بۆ ڕێکەوتن و هەماهنگگی سیاسی دواتر دەستبەرین بۆ ڕێکەوتنی حکومت بەدڵنیاییەوە بە تەکید من پێم وایە ئەبێ لە ڕاستەوخۆ لە کورد تۆ گفتوگۆی سیاسی دروست لە عێراقا نابینی وەکوی کە باست کردیانی هەتاوەکو جەنابی مام جەلال ڕۆحی شاد بێ لە ژیان نابوو یعنی زۆر ئاسان بوو دانیشتن و گفتوگۆکردن و تێپەڕاندنی پرۆژه یاساکان و ڕێکەوتنی حکوومەتەکان تەنانەت شتێک نەبوو بەناوی گفتوگۆی نێوان هەولێر و بەغدا ئەوەی کە هەبوو هەندێک خاڵی جەوهەری زۆر گرنگ بوو بۆ نمونە مادەی 140 کە جارجار مناقەشێکی لەسەر هاتە پێشێکی ئەوان تر لە ڕووی مالیەوە گرفتێک نەبوو ڕاستی لە ڕووی دارەدانی کەرکووک و ناوچەکان مناقەشەکان هەمووی بوون بە مناقەشەی بودجە و موچای بەداخەوە یعنی زۆر جارەگەر لە پراوێزە هەیان لە لابەلا باسی مادەی 140 ناوچە جێناکەکان بکرێ من ئەوەی کە ئەیبینم یعنی هەرچەنە دۆزێ بارودۆخ و زروفەکە گۆڕانکاری زۆری بەسەرداهاتۆ لە دوای ساڵی 2014ەوە حتمما ئەو گفتوگویانە تا ئێستا زۆربەی زۆریان ناڵێن هەر هەمووی شکستی هێناوە یان بەڕادەیەکی زۆر لاواز بەرەو پێشووە ئەوە هاتنی داعش ڕەنگە هۆکارێک بوو بێەوە داتەپینی اقتصادی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە هۆکارێکی تر بۆ ئێستاش بەداخەوە ئەم ساڵکە لە کۆتایی ساڵی ڕابردوو بیداتی ئەم ساڵش ئەم نەخۆشش جارێکی تر بخۆی ئەوەش هۆکارێک بۆ ئەوەی کە ئەم گفتوگویانە سەر نەگرن چونکە کە حکوومەتی عێراقش لە ڕووی مالیەوە وەزئی خۆی ئەبینێ بەڕاستی ناتوانێت بچێتە ژێرباری هەندێک شتەوە بۆیە لە ڕووی سیادەشەوە ئەوێت هەوڵی ئەوە ئادا کە هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان لە لای خۆیەوە نەوعەممە کۆنتترۆل بکرێ یان جۆرێک لە بەڕێوەبردننی هەبێت لە ڕووی مەنافسی حدودی دەرواسە سنووریەکان بێ یان مەلەفی نەوتی بێ هەر شتێک بێ بۆی بە شارە عێراقیش بڵێ تا هەرێمی کوردستانیش بە جۆرێک لە جۆرەکان لەژێر باڵی خۆمانایە هەر هیچ نەبێ لە ئەنەمادیەکەی کەواتە ئەوەی کە من جارێکتر ئێڵێمە بە چارەسەری ئەزانم پێویستی بەوەیە کە میلەتی کورد نوێنەرەکانی یان میلەتی کوردستان بەعام نوێنەرەکانیان یان حیزبە سیاسەکان یان کەسە یەکەمەکانی حیزبەکان لە هەرێمی کوردستان جارێکی تر بچن پێش ئەوەی لەگەڵ حکومەت و لەگەڵ وەزارەتەکان و ئەوانە
ئەم چونکە ئێمە بینیمان بەداخەوە ینی هیچی نەگەشتە نەتیجەوە ئەم ڕێکەوتانە شتێکی ئەوتۆی لێ سەوز نەبووە کە دڵخۆشکەر بێ بۆ خەڵکی عراق ئەمانە شتێکی مسەکینە مانگانە بە پێی مزاجی خۆیان مەبلەغی پارە ئەنێرن کە دەرمانی دەردی خەڵک ناکە. بۆیە پێم وایە ڕێکەوتن لەگەڵ لایەنە سیاسەکان وە گفتوگۆی ڕاستەوخۆ مباشر لەگەڵ کەسە یەکەمەکانی حیزبەکان لەگەڵ کەسە بڕیار بە دەست و دیارەکانی وڵاتی عراق باشترین چارەسەرە و زەمینە سازە بۆی لە نەتیجا ڕێکەوتنێکی ئەگەر تەواو استراتیژیش نەبێ بەڵام درێژ موداتران هیچ نەبێ بۆ ساڵێک بکەن کە لە ماوەی ساڵی ئایندا ئەو گرفتانی کە ئێستا هەیە یانە مێنەیە تۆزەکەم تر بکرێتەوە ساوی کە زۆر جار قسەش دەکرێت لەسەر ئاستی ئەم گفتوگۆیانە و ئەو ڕێکەوتنە چەند مانگی کە هەیە بۆ 320 ملیارەکە ینی باز لە هەندێک فشاری بەریتانی و ئەمریکی و ئەوروپیەکان دەکرێت کە فشاریان هەبوو بۆی کە ڕێکەوتن لە نێوان هەولێر و بەغدا بێتە ئاراوە. ناتوانین فشارێکی ینی کورد لە ئاستی دیبلۆماسیە لە ئێستاە یعنی لەو ئاستایە بتوانێت فشارێکی گەورەتر لەوەی ئێستا هەیە دروستی بکە لەسەر بەغدا لەسەر حکوومەتەکەیەتی پەرلەمانەکەیەتی هێزە سیاسەکانێتی هەر کامێکێتی فشارێکی وا دروست بکرێت کە ڕێکەوتنی کۆنکرێتی و لێک نزیک بوونەوەی یەکجارێکی لە نێوان هەولێر و بەغدا بێتە ئاراوە. کاک ئارام بەداخۆیان جێگەی نیگرانیە بەڕاستی کە ئەمە ئینسان بە خەمێکی قوڵەوە ئەبێ باسی بکەین هەرێمی کوردستان پێگەی لاوازە هەم لە ڕووی دیبلۆماسیەتەوە هەم لە ڕووی ناوخۆ و ئیقلیمی و هەموو وڵاتەکانی زلهێزی دنیاژ ینی ئێمە ڕاستە ئەوەی کە باست کرد جەنابەت کازمی فعلەن بە جۆرێک لە فشار ناوی ئەبەیان نا بەڵام تەڵەبی ئەمریکای لەسەر بۆ نردنی ئەمەوە لە پێش سەفەری وەفدەکەی عراق بە سەرۆکاتی کازمی بۆ ئەمریکا ئەو مەبلەغە پارەی نردەوە وەکو نیازپاچی و نێتپاکەی وێن بۆی لە لای ئەمریکاوا پیشان داڵێەوە دەستمان پێکرد و پارەمان وەرچکە هەرێم ئەمریکا ڕاستەوخۆ لە سەرزاری وەزیری خارجی مایک پەمپۆ ئەوەی وتووە کە ئەمانەوێ هەرێمی کوردستان و عراق بکەونە گفتوگویەکی تەواو و ڕێکەوتنی استراتیژی لە ناویانە هەبێت چونکە ئەمریکا عراقێکی پڕململانی و کێشەی ناوێ و ئەمریکا تا ئێستا ناڵین دەستی لە کورد بەرداوە بەڵام من پێم وایە پێگەی کورد بە جۆرێک لە جۆرەکان پاشەکشەی پێوە دیارە و لاوازی پێوە دیارە هەم لە ڕووی ئەگەر خۆ بە خۆمان باشە زانیانی چەند ساڵێک لەمە پێش مووقفی هەرێمی کوردستان لە بەغدا مووقفێکی بارزتر بوو و دیارتر بوو و مووقفێکی بەهێزتر بوو بەڵام ئەوەی کە ئێستا ئەیبینین زۆر جار ئەم وەفدانە کە ئەچنە بەغداش بە ناومێدی ئەگەڕێنەوەوانە ینی شەر نییە بە معلنی و لە یعلام باز بکرێ بەڵام هیچێکی ئەو تۆ دەست ناکەوێ ینی ناگەنە ڕێکەوتن لەسەر یەک خاڵ ئەمە عراقا کە مووقفی هەرێمی کوردستان بە لاوازی ئەبینێ ئەم لاوازیش من پێم وایە گرفتە هەرە سەرەکی و گەورەکە گرفتی ناڕێکی ناوماڵی کووردە لە دوای ئەوە لایەنی ئابووری هەرێمی کوردستان بۆ خۆی هەرێمی کوردستانەگە لە ڕووی ئابووریەوە ئابووریکی بەهێزی هەبووایە و ئابووریکی سربەخۆی هەبووایە بیتوانە تەکمیلەی هەموو ئەو پێداویستیانی ناو خۆی بکردایە من دڵنیام هەرێمی کوردستان ڕەنگە بۆ جۆرە پێویستی بە بەغدا نەبوو بەڵام بەداخەوە ئەوەی کە ئەیبینین ئێستا پێویستی شێتی و بەغدا وەکو پێویست بە دەمیەوە نایێت تا لەسەر پەیوەندیەکانی نێوخۆی هەرێمی کوردستانەوەی کە کاریگەری هەیە لەسەر بەغدا هەمیشە وتراوە ینی تا نێوماڵێکی تۆکمە و پێکەوەلکاو هەبێت لە هەرێمی کوردستان بەغداش زیاتر اعتیبارت بۆ دانێ زیاتر لێت هەڵدەدا لێت نزیک بێتەوە و دەتوانی باشتر لەگەڵ بەغدایە بە سنجێکی گەورەترەوە مناقەشە و گفتوگۆ بکەی لە نێو خۆی خۆمانە لە هەرێمی کوردستان چی ئەبێ ڕێخەری ئەم نێوماڵە بێ چه ئەبێ کۆکەرەوەی ئەم ڕاجیاوازانە بێت لانی کەم ڕاجیاوازەکان باڕاستەی بەغدا ئێمە ناڵین هەموو هێزە سیاسەکان لە کوردستان وەکو یەک بیر بکەنەوە بەڵام ئەڵین بەرامبەر بە بەغدا بەرامبەر بە دەرەوەی چوارچێوەی هەرێمی کوردستان دەبێ باشتر وەکو یەک بیر بکەنەوە من پێم وایە کاگارام یعنی مەسئولێتی هەر تاچێکی کوردیە یعنی ئەوەی کە لە پشتی لاپتۆپێکەوە یا مۆبایلەکەی لە سوسیال میدیا شت ئەنووسێ و قسە ئەکا پێم وایە ئەبێ بە بەرژەوەندی یەک ئاراستەیی و یەک ڕزی ناوماڵی کورد بنووسێ ئەوە مەسئولێتێکی ئەخلاقی نیشتیمانی نەتەوەیە کاری هەمومانە بەڵام لە پێش هەمومانە و مؤسساتی ئێمە دەوڵەتیمان هەیە پەرلەمانمان هەیە و حیزبە گەورەکانمان هەیە بە تایبەتی مەسئولێتی یەکێتی و پارتیەوە لە سەروی هەمووشیانەوە پارتی دیموکراتی کوردستان کە حیزبێکە کە ئێستا زۆرینەی بڵین حکومەت لە لای ئەوە و ئەم حیزبە بەڕاستی ئەبێ کۆمەڵێک سازش لە بەرامبەر هێزەکانی ناوخۆ بکە کە ئومێ دەکەم یعنی بەڕاستی ئەمە هەبێ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە شان بدەنە بەر ئەو قەیرانی کە هەیە و میلەتی خۆیان و گەلی خۆیان لەم
نەهامەتیە ئینقاسکەن و ئەم قۆناغا هەر هیچ نەبێ بۆی ئاهێک بەبەر خەڵکا بێتوانێ ئەگەر بۆ ماوەیەکی کەمیش بێ بەڕاستی تا ئەو کاتی کە بزانین لە ساڵی 2020 ئیشاءالله ئەم مەشروعی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 عراق ئەگەر پەسەند بکرێ و حەق بەشی کورد لەوێ دیاری بکرێ و خەڵکی کوردستان لە ڕووی موچەوە کە بەشێکی زۆری گەورەی ئەم میلەتەن یانی تۆ 1,400,000 موچەخۆریات با بڵێن زیاتر لەوەش موچەخۆر تێکەواتە ئەم موچەخۆر تەواوی هەرێمی کوردستان یانی تەسیری لەسەری هەیە 1,400,000 کەس کەواتە تۆ بیگرە هەموو عایلەکانی کوردستان ڕەنگە خەڵکی موچەخۆری ئەگەر بەرنەکەوێت لە 180 زیاتری بەری ئەکەوێت یان بە غێر مباشر یا بە مباشر بۆیە مەسئولێتی هەمومانە مەسئولێتی ئەعلامە مەسئولێتی تاکە مەسئولێتی خەڵکی ڕۆشنبیرە مەسئولێتی سیاسیە مەسئولێتی پەرلەمان و حکومەت و سەرۆکایەتی هەرێمە و مەسئولێتی یەکێتی و پارتیە بە دەرەجەی یەکەم ئەنجا دوایی بۆ گۆڕان و بۆ ئیسلامیەکان و بۆ هەموو ئەو حیزبانی کە لە ناو هەرێمی کوردستان چالاکی سیاسیان هەیە. زۆر سپاس دەکەم بە ڕێزاتا عەبدوڵڵا چاودێری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵمان بووی لەسەر گفتوگۆکردن لەسەر پەیوەندیەکانی هەولێر و بەختە. سپاس بۆ بەشداریکردنت بەڕێزان شۆی بەرەگرینەوە گەڕینەوە. دەستخۆشکەوە تا سەرچاو. قسەیەکی دیکەشمان هەیە لە بەرامبەر ئەماڵێ کورد میلەتێکی زیندوکوژی مردووپەرستین. شعر دەتوانی یان ئەدەب دەتوانی شۆشەکی عالەمی بەرپا بکە. جیوا هەیە ڕەنگە 500 ڕۆمانی هەبی هەرچ ڕۆمانێک دەرچی دەیکڕی بەڵام لی دەپرسی ناوەڕۆکی 2 ڕۆمان 3 ڕۆمان نازانی. بۆ نمونە ئێمە لە مێژووی ئەدەبیاتمان مێژوویەکی بەڕاستی پڕێتی لە ئازار. ئەم ئازارت لە ئەدەبیاتە چییە بەخشێتەوە بە خوێنەر بۆ داهاتوو؟ ئایا ئەدەب دەتوانی خەڵک دادگایی بکە کۆمەڵگا دادگایی بکە تاک دادگایی بکە؟ لەبەر ئەوەی ئەدەبیات نووسینەوەی ناخە ئەو ناخەچی خۆشببختە ناخەچی بەدبختە. جارێکتر سڵاوتان لێ بێ دەستپێکردنەوەی پرۆسەی پەروەردە و خوێندن لە ناوەندەکانی پەروەردە گفتوگۆکانی تەوەری دووەممانە بێ بە میوانداری بەڕێز مامۆستا عومەر محەممەد ئەمین کە بە سکایپ و لە سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ وەکو جێگری بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی. مامۆستا سڵاوت لێ بێ سوپاس بۆ ئەم دەرفەتە کە لەگەڵمان دەبی. دەمەوێت بپرسم ئەوەی کە ئێستا هەیە دوایین بڕیارەکان لەسەر شێوازی دەستپێکردنەوەی پرۆسەی پەروەردە وەکو بەڕێز وەزیری پەروەردە ڕایگەیاند پۆلی 1 و 2 سەرەتایی لەگەڵ 12دا دەستنەوە نێو ناوەندەکانی پەروەردە و خوێندن. میکانیزمی ئەمە دیارە کە چۆنە؟ دیارە لە کۆبوونەوەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیراندا بڕیار لەسەر ئەمە دراچکەمە ئەم بڕیارە بڕیارێک نییە هەروە بە ئاسانی لەبەرەوەی ئەمە پرۆسەیە کە تایبەتە بە سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە تاک بە تاکی ئەم وڵاتە پەیوەستە پێیەوە بۆیە بڕیارەکە دوای ئەوەی کە لیژنەیەکی باڵا دروست کرا لە وەزیری پەروەردە خوێندنی باڵا هەماهنگی زایدەن وەزیری تەندروستی کە بۆ ڕێکارە تەندروستیەکان لیژنەکە پێشنیارەکانی خۆیان بەرز کردەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڕیاردا پۆلی 12 لە ناوەندەکانی خوێندن دەست دەکەنەوە بە خوێندن لە 27ەوە و پۆلەکانی کە بە ئۆنلاین. بەڵام دوای گەڕانەوەی جەنابی وەزیری پەروەردە و گفتوگۆکردن لەگەڵ بەڕێوەبەرە گشتیەکان و لەگەڵ پەروەردەکاندا گەیشتنەوە ئەنجامی کە پۆلی 1 و 2 ناتوانن لە بەڕێگای ئۆنلاین وانەکان وەربکردن بۆیە بڕیاردرا پۆلی 1 و 2
بەڵام تاریخی دەستپێکردنەکان جیاواز بوو 1 و 2 لە دەیدەوە دەستەکەن بە خوێندن لە ناوەندەکانی خوێندن. ئەم ڕێکارە ئامادەکاریەکانی ئەوەیە لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەکان قسە کراوە و لەگەڵ دەسڵات دراوە پیان و دەسڵات دراوە بە بەڕێوەبەری قوتابخانەکان خۆیان کاراسانیەکی باش بکەن و ڕێکارە تەندروستیەکان بپارێزن و هەموو بینی خوێندکار بە خوێندکارێکی کا بێ مەتر و نیوەکە بێ بۆیە ئامادەکاریەکان هەمی گەڕاوەتەوە بۆ قوتابخانە و خوێندنگاکان. مامۆستاوی کە ڕاستە یعنیەوەی کە باز دەکرێت ئەو جۆرە لە ڕێنمایی و ڕێکار هەیە لە بواری تەندروستی و ئەوانەدا، بەڵام گرفتەکە ئەوەیە ئەو منداڵانە لە پۆلی 1 و 2 سەرەتایی ڕەنگە نەتوانن بە باشی ڕێنمایە تەندروستیەکان ئەگەر مامۆستا لەگەڵم ماوە بە قسەکان تاو بکەم. بەڵێ گیان فەرموو. باشە. یعنی 1 و 2 سەرەتایی ڕاستە لە پۆلە ڕێکارە تەندروستیەکان جێبەجێ دەبێ، بەڵام دەرەوەی پۆل چۆن مامەڵی لەگەڵاکرێ، ینی مناڵن تێکەڵە بن، مناڵن دەست بەشتەوە دەدەن، ئەگەر پرۆسەکە وردکەینەوە ئێوەش وردتان کردوتەوە؟ بەڕاستی خۆی ئەرکێکی زۆر قورس لەسەر وەزارەتی پەروەردەیە. ئێمە نازانین بەڕاستی بە وردی بیر لە هەموو کراوەتەوە، ئەگەر بیری لێ نەکرایەتەوە هەموو پۆلەکانی خوێندن دەستی کردو بە خوێندن، بەڵام تاکید بە قوتابخانەی وامان هەیە بنەڕەتی 1 بۆ 9 9 پۆلە 1 بۆ 6 لەوە کەمترمان نییە کە 6 پۆلە، ینی 6 پۆل 2 پول دەهێنینەوە، 2 پۆلەکە دابش دەکەین بەسەر پۆلەکانی کە ئەمە بۆەوە ئەتوانێت بەڕێوەبەری قوتابخانە لە ناحەی جەرز لێدان لە ناحەی هاتنە ساحەکان جیاوازیەک دروستکە لە بینی پۆلەکاندا، ینی ئەکرێ ڕێکارێکی باش بگیرێتە بەر ئەو دەسڵاتەرە دراوە بخوارەوە بەڕێوەبەری قوتابخانەکان ئەتوانن ئامادەسازیێکی باش بۆ بکەن هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی جەرز لێدان و هەم لە ڕووی هاتنە ساحەکەەوە. ئێمە تاکید دەکەینەوە ئەوان لە ساحەکەیش ڕێکریمان کرد، مەسەلەن پۆلێک هاتە ساحا پۆلێکی کە 10 دقیقە بێتە ساحەی قوتابخانەکە، بەڵام کە دەچنە دەرەوە لە قوتابخانە هەر تێکەڵی دەبێت. بۆیە ئەمە ناتوانین بڵێن چارەسەرێکی کۆتاییە، بەڵام ئەتوانین بڵێن لەم کاتێدا لەمە باشترمان نییە بەدەستەوە بۆی بتوانین سەلامەتی خوێندکاران پارێز. جگە لە خوێندکار میکانیزمی دەوامی مامۆستا چۆن ئەبێ؟ ئەوەش دیاری کراوە کە چۆن دەوامەکەن بۆ پۆلی 1 و 2 بۆ پۆلی 12کەش؟ پۆلی 1 و 2 پۆلی 12 تەمان ئێستا لە بەردەوام لە کۆبوونەوەی داین و کۆبوونەوە دەکرێەوە، بەیانیش کۆبوونەوەیەکمان هەیە لە دەستە پرشتیارەکاندا، بۆیە ئێمە بیرمان لەوە کردوتەوە کە ئەوەش میکانیزمێکی بۆ دابنین و لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکاندا کۆبوونەوە دەکرێت و لە ڕێگای تۆڕەکانی ئەنتەرنێتەوە بە بەردەوامی قسە دەکرێت لەسەر ئەو میکانیزمە کە بەڕێوەبەری قوتابخانە سەرپشت دەکرێت چۆن میکانیزمێک بدۆزێتەوە بۆ ئەوەی مامۆستاکان دەوام بکەن، بۆ ئەوەی نەبێتە هۆی ئەوەی کە هەم زیان بە تەندروستی هەم بە هەمان شێوە ڕێگایەکی وا بگیرێتە بەر هەم لە ڕووی داراییشەوە زەرەر نەدا لە مامۆستاکان کە داوامەکانیان زۆر بەو شێوەیە بێ کە بێتە هۆی ئەوەی زیانگەیاندن هەم بە تەندروستیان هەم بە داراییان. مامۆستاگەر مامۆستایەک کەسانێک پێشنیاریان هەبێ لەم بارە چکە خەڵکانێک نووسیانە لە فەیسبوک بۆمان، ئەڵێگەر پێشنیارمان هەبێ لێمان وەردەگرن جۆ لە قسەی مامۆستا ئەگرن پێیان بڵین باوا بکەین و وانەکەین بۆ پۆلی 1 و 2 12. یەکشت هەیە با ڕاستیەکە بڵێن ئێمە پێشنیاری هەموو کەسێک وەردەگرین، دەرگامان داخراو نییە، تۆڕەکانی ئەنتەرنێت بە بەردەوامی قسە لەسەر ئەمە دەکەین، بەڵام هەندێ بێروبۆچوونی شەیە لەوانەیە ڕێنەکەوێت لەگەڵ میکانیزمی کارکردنا، هەندێک بیرروبۆچوونەیە لەوانەیە ڕێنەکەوێت لەگەڵ میکانیزمەکە، بۆیە ئێمە هەموو بیرروبۆچوونە باشەکان هەمووی ئەوەی کە لە خزمەتی پرۆسەی تەندروستیە بێ، ئێمە هەموو ئەم کارانە دەیکەن بۆ ئەوەی بتوانین سەلامەتی هەم مامۆستایان هەم خوێندکاران پارێزین. هەموو شتێک کە ببێتە هۆی ئەوەی سەلامەتیەکە پارێزێ بە تاکید گوێ لێ دەگرین و پرۆژەکەیان دەنێرنە وەزارەت و ئەوەی لە دەسڵاتی خۆمانە بێخینە بواری جێبەجێکردن ئەوەشی لە دەسڵاتی خۆمانە نەبێ بەرزەکەینەوە بۆ وەزارەت بۆی وەزارەت بڕیاری لەسەر بدات. مامۆستا هەر ڕێکارە تەندروستیەکانە هۆکارەکانی خۆپارێزی چۆن دابینەکەن؟ بودجەی پێویست بەردەست دەبێ لە ڕێگای بەڕێوەبەرایەتی و فەرمانگە تەندروستیەکانەوە هاوکارە بن، یعنی خەڵکێکی زۆر ئەوەش دیسان بە پرسیار هەم بۆ ئەکاونتی خۆم هەم بۆ ئەوەی گەلی کوردستان هاتۆ پەیجی گەلی کوردستان ئەڵێ دواتر لە ناوەڕاستی پرۆسە و لە یەک دوو مانگی داهاتووە
داوا لە کەسوکاری خوێندکار ناکرێ بۆی کە پێویستی تەندروستی و ڕێکاریەکانی تەندروستی لە قوتابخانەکانە پارە کۆ بکرێتەوە و بە جۆرێک لەو جۆرانە یعنی ئەمانە دڵنیات بوونەتەوە لەوەی کە حکوومەت هێرێمی کوردستان بۆتان دابینەکە؟ ئێمە لەلایەن جەنابی وەزیری پەروەردە داوا کراوە لە بەڕێوەبەرە گشتیەکان ئێمە ئەو پێداویستیانی کە پێویستە بۆ خۆپارێزی بۆ وانەبێژی بۆ پۆلی 12 بۆ پۆلی 1 و 2 هەر هەموویمان ئامادە کردو هەر هەموویمان داوە پیان و ماوەتەوە سەر گوندەکانیش کە ژماری گوندەکان کە ئەوانیش ئەگەر ژمارەیان کەم بێ ئەوە بە دەچنە ناو پۆلەکانی خوێندنەوە بە تایبەتی و گوندانی کە هێڵی ئەنتەرنێتیان نییە ئەمەش تا سێی دەگاتە وەزارەت ئێمە هەموویمان ئامادەساز کردو داوامە لە پەروەردەکان کردو پەروەردەکان زۆربەیان جوابی داینەتەوە بەنسبەت پۆلی 12 بە تەواوەتی کامل ئەو پێداویستیانی کە پێویستە هەم بۆ ڕێکاری تەندروستی هەم بۆ وانەبێژی هەموویمان داوەتە وەزارەتی پەروەردە ماوەتەوە پۆلی 1 و 2 لەگەڵ ئەو گوندانی کە ژماری خوێندکارانیان کەمە زایدەن دوورە دەستن زایدەن ئەوەی کە هێڵەکانی ئەنتەرنێت ناگاپیان ئەویش لە ئامادەسازیان تا 3 مانگ دەگاتە وەزارەتی پەروەردە. ئەو بڕیارانی کە هەن بۆ قوتابخانە حکومی و ناحکومیەکان وەکو یەکە؟ هەموو بڕێارەکان تا ئەم ساتەی من قسە بە جەناب دەکەم لە قوتابخانەی حکومی و لە قوتابخانەی ناحکومیە هەر هەمووی یەک بڕیارە هەر هەمووی بە یەکەوەیە ئێمە خوێندنی 1 و 2 و 12 لە پۆلدایە پۆلی 3 تا 11 لە ڕێگەی ئۆنلاین و ئیپەروەردە و ئیوانەیە بەڵام بە هەمان شێوە ئەمانش تاقیکردنەوەکانیان لە قوتابخانەکان دەکەن بە پێی میکانیزمێ ڕۆژێک لە ڕۆژەکان یان ئەوانی کە ئیشی تاقیگەیانێ یان چالاکیەکانیانێ ئەوەش بە هەمان شێوە لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکان قسە دەکرێت کە میکانیزمێ بدرۆزێتەوە بۆ ئەوەی ڕۆژێک لە هەفتەکەدا لە قوتابخانە ئەو پۆلانەی 3 تا 11 داوام بکەن. لەبەرەوەی کاتەکەم کەمە ببوورە بۆیە پرسیاری خێراکەم و بابەتەکان جیاوازن پرسیارەکان بەڵام خێرایی وڵات دەست خۆشێ باخچەکان و دایانگەکان چ بڕیارێکیان بۆ دەرچووە هیچ بڕیارەکەیە بۆ ئەوان؟ دایانگە سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی ئێمە هیچ پەیوەندیەکمان نییە پیان و ئاگاداریش نین لەوەی کە داوام دەکەنیان داوا نەکەن وەزارەتی جیاوازن بەڵام تا ئێستا باخچەکان ئێمە بڕیاری ئەوەمان نییە کە داوام بکەنەوە تا ئەم ساتی کە قسە دەکەم باخچەکان لە ئەو بڕیارەدا کە داوام ناکەنەوە. باشە ئەم بڕیارانی کە هەن مامۆستا تا ئەو ساتەی کە داوام ناکەوێت تا ئەو ساتەی کە وەزارەتی تەندروستی بە وەزارەتی پەروەردە دەڵێ وەزعی سەحی هەرێمی کوردستان لەبارە بۆ خوێندن ئەو کاتە هەمووی دەست پێ دەکاتەوە نەک تەنها باخچەکان بەڵکو لە 3 بۆ پۆلی 11 ئەوانیش دەچنەوە ناوەندەکانی خوێندن تەمەنا دەکەین ئەم بەڵایە ئەم پەتایە بە زوو کۆتایی بێ بۆ ئەوەی دەرگای خوێندنەکان ئاسایی بێتەوە مامۆسایان و خوێندکاران بچنەوە پۆلەکانی خوێندن. بە هیواین مامۆستا ئەم بڕیاری کە هەیە دیاری کراوە تاوەکوکەی بەم بڕیارە کار ئەکرێ یاخود هەر ئەوەندەیە کە تا سیزنی یەکەم وەرزی یەکەم؟ ئەم بڕیارە ئێمە ئەوەندەی بزانین ئەم بڕێرە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە دەسڵات دراوە بە وەزیری پەروەردە هەر کاتێ وەزیری تەندروستی ڕێکارە تەندروستیەکان زانی سەلامەتی خوێندکاران دەپارێزیە مەترسی نییە لەسەر خوێندکاران ئەوە داوام دەست پێ دەکرێتەوە لە ناوەندەکانی خوێندن. مامۆستا ساڵانە ڕۆژێکی دیاریکراونیە ڕۆژێک یان وەرزێکی دیاریکراونی ئەگەر خەڵک بڵێ وەرزی یەکەم بەم شێوە دەڕۆ وەرزی دووەم ئێمە ئەگەر بزانی لە مانگی 11دا دەوام ئەم وەزعی ئاسایی دەبێت و مانگی 11 دەست دەکەینەوە بە خوێندن لە ناوەندەکانی خوێندن. مامۆستا ساڵانە بۆ بابەتەکانی پەرتووک ئامادەکاری قوتابخانەکان پێداویستی نێو قوتابخانەکان هەمیشە بودجەیەک هەبووە لە ڕێی پەروەردەکان و کاری لەسەر کراوە و ئامادەکاری کراوە بۆ کردنەوەی قوتابخانەکان ئەمساڵ ئەو ئامادەکاریانە کراون پەرتووک و شت ئامادەیە بۆ خوێندکار؟ ئێمە ناتوانم بڵێم گرفتمان 100% نییە گرفتمان هەیە ئەمساڵ لە هەموو ساڵی لەوانەیە زیاتر گرفتمانە بێت لەبەرەوەی کتێب طبع نەکراوەکو پێویست هەر بەشێک کتێبمان ماوەتۆ لە گەنجینەکانە هەم لە گەنجینەی قوتابخانەکان هەم لە گەنجینەی پەروەردەکان هەم لە گەنجینەی گشتیش کتێبمانەیە ئەوەندەی من بزانم کێشە و گرفتێکی وامان بۆ دروست نابێ ئەگەر کۆڤید 19 کۆتایی پێ بێت ئێمە دەتوانین داوام بکەینەوە پێداویستەکانی کەش تاکید بە هەم لە هەوڵدا دەبین و هەرچەندە باری دارایی حکومەتی هەرێم و قەیرانی دارایی هەیە بەڵام ئەوانە نابنە گرفت بۆ ئەوەی
پرۆسەکە پەک بخەن. خەڵکان هەن مامۆستا ڕەنگە بیانەوێ هاوکاری پرۆسەی پەروەردە بن، خاوەن پارە و سەرمایهدارانی بەویژدان و هاوکار و پشتیوان بن هەمیشە هەن. پێداویستی هەنووکەی و خێرا بۆ ئەم پرۆسەی کە ئێستا لە بەردەستی ئەوەیە چییە؟ چ لە حکوومەت داوای بکەن بە خێرایان هەر کەسێک بێوێ هاوکار و پشتیوان بێ؟ ئێمە بە تاکید یەکێک لە هەرە پێداویستە سەرەکیەکانی ئێستای قوتابخانە و خوێندنگاکان ڕحلەی دانیشتنی قوتابیان لەگەڵ وایتبۆردە. ئەمە دوو پێداویستی سەرەکین بەم دوو پێداویستێ ئەم ئەگەر نەبێ لە قوتابخانە و خوێندنگاکانە ناچێ بەڕێگەوە. وە تاکید دەکەم هەم حکوومەت بیری لەوە کردێتەوە کە بەشێکی دابین بکە و هەم خەڵکی خێرخوا و دەوڵەمەندەکانی ئەم وڵاتە بە تاکید دەستیان نەگرتووە و دەستیان ئەوە کۆی نەگرتووە. هەر کاتی ئێمە تەڵەبمان کردوێ لە هەر کەسێک یان هەر قوتابخانەی یا هەر خوێندنگای داوای کرد بێ لەمانە بەدەم هانایی حکوومەتی هەرێمی کوردستان ئامارێکت لەبەردەستە پەروەردەی سلێمانی چەند ڕەحلە و چەند تەختەی سپیەوێ بۆ ئەمساڵ؟ وەڵاهی بەڕاستی ئەگەر ئێمە بە باسی ئەوە بکەین بە بەردەوامی دەمانەوێت بە بەردەوامی ئێمە بە بەردەوامی ساڵانە بۆ 1000 بۆ 2000 ڕحلەمان دەوێت زیاتر لە 500 بۆ 1000 بۆ وایتبۆردمانەوێ. بەڵام هیچ ساڵی ئێمە پەکمان نەکەوتۆ لەسەرە ما گرفتی ئەوەمان نەبووە کە دەرگای قوتابخانەیەدا بکەین پەکی بکەوێ لەسەرەوە هەم بە هاوکاری خێرخواکان دەوڵەمەندەکانی ئەم شارە ئەم وڵاتە توانراوە ئەوە دابین کرێ و تاکیدم ئەمە نابێتە هۆی پەکەوتنی پرۆسەکە. پەکەوتنی پرۆسەکە کۆڤید-19. مامۆستا عومەر محەممەدەمین جەگری بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی بە سکایپ و ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمان بووی. سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردن و سپاس بۆ ئەوەش کە بینەر بوون. خواتان لەگەڵ.